بێبێ ئەگەر پێمان بڵێ نوێترین زانیاریەکان لەسەر بەردەوامی خۆپیشاندانەکان لە ئێستادا لە دەربەنی خان چییە؟ بەڵێ سارا دیارە ئێستا خۆپیشاندانی فەرمانبەران و هاوڵاتیان و مامۆستایانی قەزای دەربەنی خان دەستی پێکردووە لە بەردەم بینایی قایم قامەتی قەزاکە و هاوشێوەی ڕۆژانی تر مامۆستایان و فەرمانبەران گرت بوونەتەوە و داوای داواخوازیەکانیان دەکەن و داوای پێدانی موچەی سێ مانگی ڕابردوویانەکەن و لەگەڵەوەشدا خۆپیشاندەران و هاوڵاتیان ئەم خۆپیشاندانە بە دەرفەت دەزانن بۆ داواکردنی داخوازیەک سەرەتایەکانیان کە ماوەی چەندین ساڵە لە دەربەنی خان پێداگری لە داواکاریەکان کردن و چەندین جار هاتوونەتە ئەم جێگایە و ئەم شەقامە سەرەکیان بەڕووی شۆفێران و هاوڵاتیاندا داخستەوە تاوەک داخوازیەکانیان جێبەجێ کرێ لەوانە PCI و خواردنەوە و خراپی ڕێگاوبانەکان و دیاردەی زیادە ڕێبی و کۆمەڵێ داواکاری ترن کە هەمیشە دووپاتێکەنەوە بڕیار وایە ئەمڕۆ لە خۆپیشاندانەکەی ئەمڕۆ جگەلەوەی یاداشت و وتەی مامۆسایان و ئەوانە دەخوێنرێتەوە لەگەڵەوەشدا چەند چالاکیەکی هونەری بەڕێوە چێت لە دەربەنی خان من دەچمە لایەن بەڕێزە ئەگەر پێم بڵێ ئێوە ئەم ڕۆژ بەردەوامە بن هەمان داواکاری پێشودانەیە؟ بەڵێ من وەکو ئەندامێکی ڕێکخراوی زیندانە سیاسەکان لە یەکەم ڕۆژە پاڵپشتی خۆم دەربڕیە بۆم گردبوونەوەی لە دژی ئەو زوڵم و ستەم و گەندەڵیەی کە لە فەرمانبەران و مامۆسایانی بەڕێزەکرێ کە ئێمەیان فێرکردوێنێ بنووسین بڕوخێ حیزبی بەعس ئەمڕۆشە فێریان کردوین بڵێن بڕوخێ گەندەڵی و بە دوو دێر شیعری شاعیری مەزنی عێراقی کە ئەڵێ بە قوربانی نوکی خامەکەی بم ئەڵێ کەی کاری بزنە گێرە بکا خەرمان کەڵەگایەوێ و جوتیاری لێزان ئێمە بەردەوامە بین و درێژەی بە بەردەوام بوونمانە دەین هەتاکو و مافەکانی مامۆسایان و فەرمانبەران و سەرجەمچین و توێژەکان بۆ خۆیان دابینەکە. زۆر سپاس بەڕێزم ئێوە تەنها داواکاری موچەتان هەیە یاخود داخوازیەکی ترتان هەیە؟ ئێمە کەمپینی شەفافیت و لێبرسینەوەین کە کەمپینێکمان دروست کردو لە زیاتر لە 50 ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی پێگاتووە لە سلێمانی بەشداریمان کرد لە خۆپیشاندانەکانە ئەم ڕۆژ داهاتوون لە دەربەنی خان پشتیوانی دەکەین جگە لە داواکاری موچە کە داواکەیەکی ڕەوایە هاوکاتیش داوای چاکسازی ئیداریدا چاکسازی سیاسی دەکەین چونکە ئەو ململانە سیاسی ناسروشتیانی هەرێمی کوردستان وای کردووە کە هەرێمی کوردستان لە ڕووی ئیداری و لە ڕووی سیاسیەوە ئەوە بەرەو شەلل و ئیفریت بچێ و مافی هاوڵاتیان پێشێل کرێ. دیارە خۆپیشاندەران ئێستا ناڕزایەتەکانیان دەست پێکرد و ئەمانەی کە لێرەن هەمویان گرت بوونەتەوە بۆ ئەوەی هاوشێوەی ڕۆژان سارامەوە مەژە بۆ کەم ئەمڕۆ 18مین ڕۆژە کە لە قەزای دەربەنی خان خۆپیشاندان و ماگرتەکان بەردەوامی هەیە و بایکۆتی پرۆسی خوێندن کراوە و جگەلەوەش سەرجەم فەرمانگە حکومەکان ئیشوکاریان ڕاگیراوە و داوامیان بایکۆت کردووە. بەڵێ بابان ئەنوەر پەیامنێرمان لە دەربەنی خان لەگەڵ ما بووی سپاس بۆ زانیاریەکانە بەڵێ بەڕێز